ئەمڕۆ یادی شەهید بوونیەتی کە بە شێوازێکی درەندانە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە ساڵی 1993 شەهید کرا. ئێمە باز لەو ڕۆژە ناخۆش و ڕەشە ناکەین، باز لە شەعرە گرنگەکانێکین، باز لە ئەو نووسین و بەرهەمە گرنگانەی دەکەین لە دیدێکی ئەدەبیانەوە کە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکە مامەڕێز دکتۆر ئیسماعیل بەرزنجی، پسپۆری ڕخنەی ئەدەبی. کاک دکتۆریان زۆر بەخێر بێ. کاک دکتۆر، شەهید کۆساری لەو سەردەمی کە خۆی شعری نووسی بۆ زمانە تایبەتی خۆی، پێم وابێت دەوەندەی کە من نیش لەسرم خوێن بێتەوە، نە لە پێش خۆی نە لە دوای خۆی ڕاستەکەم نەبووەتەوە کە بەو شێوازی ئەو بنووسێتەوە. ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان، زۆر سوپاس بۆ ئێوە و بۆ کەناڵی پێیام. وەڵاهی سەبەب زۆرە بۆ ئەوە. شعرەکانی کۆساری یعنی بە معنای کەلیمە شعریەتیان تیا بووە. ئێمە بۆ شعریەت کۆمەڵێک پێوەرمان هەیە کە لە ڕخنەی ئەدەبیە تۆ جاری وا هەیە بە زەوق و سەلیقە ئینسان نەتوانێت شعرێکی باش لە شعرێکی خراپ، شعرێکی جوان لە شعرێکی ناشرین جیا بکاتەوە. بەڵام ئەگەر بتەوێت بە پێوەریەکی زانستیانەی ڕخنەیانە قسەی لێ بکەی، کۆمەڵێک شتمان هەیە کەوا ئەکا قسەیەک ببێ بە شعر. یعنی ئێمە هەمووان قسە ئەەکەین، بەڵام سەیرەکەین قسەی شاعیرێک جیاوازە لە قسەی کەسی ئاسایی. هەرو شاعیرە خۆی کە قسەیەک ئەکا لەگەڵ کەسی بەرامبەر بۆ مەسەلەی تێگەیشتن و تەواسول و لە یەکتر تێگەیشتن، جۆری قسەکردنەکەی جیاوازە. ڕخنە گرانە گەڕن بە دوای ئەوەیە کە چی شتێک بووە ئەکا قسەیەک ببێ بە شعر، یەکێکی تر ببێ بە قسەی ئاسایی. بۆ ئەمە کۆمەڵێک شتیان داناوە. یەکێک لەوانە مەسەلەی زمانی شعرە. زمان کاریگەریەکی زۆری هەیە بۆ ئەوەی قسە بێ بە شعر نەبێ بە قسەی ئاسایی. ئەوەش بەچیە بێ کۆمەڵێک بنەما هەیە کە ئێمە لە شعرە شاعیر پەیڕەوی ئەکا ئەبینین، پەیڕەوی ئەکا لە قسەی ڕۆژانەیە ناکرێ ئەو جۆر و شێوازە تۆ پەیڕەو بکەی. یاریەکە بە بنیادەکانی زمان ئەو یاسا و ڕێسایانەی ئێمە لە ڕۆژانەیە دامان ناوە بۆ ئەوەی لە یەکتری تێبگەین پێی. کۆمەڵە یاسامان هەیە ئێمە لە زمانە، بەهۆی ئەو یاسایانە لە مێشکی ئێوە هەیە، لە مێشکی منیشا هەیە. مەسەلەن بەهۆی ئەوانەوە من جوملە ئینتاج ئەەکەم، قسەی خۆم دەرئەبڕم، ئێوەش هەر بەهۆی ئەو یاسایانەوە تێی ئەگەن. بەڵام شاعیریەت لادا لەو یاسایانە تێکیان ئەشکێنێ. تێکشکاندن بەو مانایە ناکە وای لێ بکە هیچ مەفهومی نەبێ. ئەوە لە ڕخنەی تازەیە پێوترێ لادان یاخود ئینزیاح. ئینزیاح لەو قاعیدە زمانی کە دانراوە بۆ تێگەیشتنی ڕۆژانە، بۆ ئەوەی زمانی ئەو کەسە کە قسە ئەکا ببێتە زمانێکی چڕوپڕ، زمانێکی وێنە ئامێز، کۆمەڵێک معنای زۆر لە چەند وشە و دەربڕینێکی کەما کۆبکاتەوە. چونکە مەبەست لە شعر جوانیە، دەربڕینە بە شێوەیەکی چڕوپڕ، بەڵام مەبەست لە قسەی ڕۆژانە تێگەیاندنە. من ئەوێ ئاسانترین شێوازی قسەکردن هەڵبژێرم بۆ ئەوەی لەگەڵ جەنابتا مەسەلەن تەواسول بکەم و لە یەکتری تێبگەین. بەڵام شاعیر ئەوەی ناوێ، شاعیر ئەوێ گەورەترین مەعنا، ئەو خەیاڵە گەورەی کە لە مێشکی خۆیەتی، ئەو وێنانەی کە تەرکیبی کردو دروستی کردو لە ناو مێشکیا، ئەوێ بیگەێنێ بە تۆ بۆ ئەوەی زۆرترین مانە بە شێوەیەکی جوان بگەێنێ. چونکە وەزیفەی شعر جەمالە، جوانیە و ئیسارەکردن و ڕوژاندنی بەرامبەرە. بۆیە ئێمە کاتێک کە شعرێک پارچەیەک شعرە خوێنینەوە یاخود بەیتێکە خوێنینەوە، هەر لە ناخەوە لەگەڵیا تەفاعول ئەەکەین. ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو شعرە خۆی هەڵگری کۆمەڵک عەواتیفە. ئەو زمانە شعریە کە یەتە لای ئێمە وەری ئەگرین بە عەواتیف و بە خەیاڵ و بە سوورە و بە هەموو شێوەکانی وەری ئەگرین، لەبەرەوە هەست بە هەمان هەست و شعور ئەەکەین کە شاعیر هەیە. باش کاتە با لەسەر زمانی شعری کۆساری بووە سین و بمێنینەوە. من ئەمێ پرسم ئایا زمانی شعری کۆساری لە چه ئاستێکا بووە؟ زمانێکی سادە بووە یان پڕ بووە لە ڕاز و لە سیمبول زمانی شعرەکەی؟ خۆی شعرەکانی دوو بەشە. ئەو بەشیان کە شعری کێش و سەروادارە، بێگومانەوەی سەرەتای تەمەنی هەرچەند تەمەنی خۆی سەرەتا بووە، ینی بە هەموو شێوەکانی. بازان 25-26 ساڵ بووە کە شەهید بووە. بەڵام ئەوانەی کە لە سەرەتاوە وەکو هەوڵی سەرەتایی شعرەکانی ئەوە
جۆرێک لە لاسایی شاعرانی پێوە دیارە کێش و سەروای هەیە وشەکانی سادەیە و وێنەی هونەری زۆر یعنی ئاستبەرزیتیانە بەڵام بەشی دووەمی شعرەکانی کە شعری ئازادە و یاخود ئەتوانین بڵین پەخشانە شعر چونکە شعری ئازاد لە نەتەوەیەک بۆ نەتەوەیەک فەرقی هەیە مەسەلەن شعری حوڕی ئێمە هەمان ئەو شعری ئازاد و حوڕی عەرەب نییە و هەمانەوەی ئینگلیزی و فەڕەنسی نییە بەڵام ئەتوانین بڵێن پەخشانە شعر ئەوە زمانی شعریەکەی لە ئاستێکی زۆر باڵا و جوانە بووە بە تایبەت ئەگەر ئێمە دوو عامل یاخود دوو فاکتەری سەرەکی لە بەرچاو بگرینێکیشیان تەمەنی خۆیەتی دووەمیشیان قۆناغی شعر و ئەدەبیاتی کوردی لە سەرەتای نەوەدەکان بە تایبەتی دوای ڕاپەڕین یەکەم خۆی تەمەنێکی کورتی هەبووە کەواتە ئەزمونێکی کەمی هەبووە بەڵام بەو ئەزمونە کەمەوە توانیوێتی گەورە دەرکەوێت دووەمیان ئەو قۆناغی کە ئەو شعریتیان نووسیوە ساڵەکانی 91 و 93 هەمان ئیمتیداد و درێژ بووەوەی ساڵی هەشتاکانی شعری کوردیە لەو سەردەمەشە شعر هەر خۆی بۆ خۆی لەگەڵ ئێستا جیاوازێکی زۆری هەبووە لە ڕووی فۆرمەوە لە ڕووی ناوەڕۆکەوە لە ڕووی زمانی شعری و ئەوانەوە جا ئەگەر ئەو دوو فاکتەرە بەرچاو بگرین ئەتوانین بڵێن شعرەکانی لە ئاستێکی زۆر بەرزا بوو ئەو کاتە بۆ ئێستا لەوانەیە گەر بێت بەراوردی کە بە شاعیرێکی ئێستا یاخود بە تەجروبەی وەکو شێرکۆبێکەز وەکو لەتی فەڵمەد وەکو چێوکێ ئەوە لەوانەیە بەراوردەکە باش دەرنەچێت چونکە ئەوان هەم لە پێش ئەوە مێژوویەکیان هەبووەکو ئەزمون هەم لە دوای ئەویش ئەزمونێکی زۆریان هەبووە بەڵام ئەم شاعیرە یعنی لەو سەردەمایە کە ئاوا دەرکەوتووە بەڕاستی جێگای سەر سوورمانە کە ئەبینی شعرێک بەو شێوەیە ئەنووسێت چونکە لەو کاتەیە بە تایبەتی لەو کاتەیە شعری ئازاد ڕاستە لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکانەوە هاتووەتە ناو شعری کوردی و جەماعەتی ڕوانگە و شێرکۆبێکەس و ئەوان شعریان نووسیوە بەڵام بەو شێوەیە لە زەینی خوێنەری کورد و لەسەر ئاستی جەماوەری هەر نەچەسپیوە بە دەلیلی ئەوەی ئێمە بینین هەتاکو ئێستش لە شعری کوردیە شعری کێش و سەروادار ینی خەڵکی خۆی هەیە و چێژی خۆی هەیە لەگەڵیشی داکاک دوتۆر شعرەکانی بەرهەمەکانی لەم سەردەمی ئێستامادا کە 22 ساڵی نزیک بەوەزم پێ 30 ساڵ تێپەڕی بەسەری هەستەکەی کە ئێستا بیخوێنیتەوە بۆ ئەم سەردەمی ئێستاشمانە گونجیانی باسی زوڵم مستەمەکە باسی نادادیەکە یعنی ئەمە بۆ خۆی هەر کاریگەرێکی هەیە ینی ئێستاش کە ئەوەندە ساڵە وەفاتی کردووە زۆرێک لە گەنجان زۆرێک لە ریادێک یاخود شتێک ڕووداوێک ڕوو ئەدات خێرا پەنابرێتەوە بەر شعرەکانی کۆساری بەڵێ خۆی ئەوە شعری زیندوو ئاوایە یعنی تۆ ئێستا ئەگەر دوورتریش بڕۆین تا ئێستش خەڵکێکەیە شعری نالی و مەحوی و مەولەوی ئەخوێنێتەوە چێژی لێ بینێ کە شعر زیندوو بوو شعرێک بوو ئەو شتانەی کە وەکو وتم تەناباسی زمانمان کرد کۆمەڵک شتی تر هەیە کە پێیانەوترێ بنەماکانی شعر بوون کە ئەوانەی تیا بوو ئیتر ئەو شعرە شعرێکی زیندووە تۆ لە هەر ساتێکا بیخوێنیتەوە لە هەر کاتێکا دووبارەی بکەیتەوە خۆ تۆی قەسیدە جاری وا هەیە لە چەند زەمانێکی دیاری جیاوازە ئەیخوێنیتەوە بەڵام هەر چێژی خۆی هەیە ئەوە نییە تۆ بڵێ ئەمە خوێنومەتەوە و ئیتر وەکوڵێ کۆتایی پێاتۆ هیچ مەفعولێکی نەماوە بۆیە یعنی لە پاڵ زمانە جۆرێک لە ئیقاع لە ڕیتم من لە ناو شعرا کاریگەری هەیە هەروەها خەیاڵ بە دەرەجەیەکی ئەساسی خەیاڵی شاعیر زۆر گرنگە بە تایبەتی بۆ دروستکردنی وێنەی شعری یعنی ئەو وێنەی شعری ئەوەیە کە کۆمەڵێک ڕەگەزی دوور لە یەکتری شاعیر ئەهێنێ بەهۆی ڕەگەزە بەلاغیەکانەوە فنونە بەلاغیەکانەوە بە یەکیان ئەگەیەنێ کە تۆ کاتێک ئەو بەیتە شعری ئەخوێنیتەوە یاخود گوێی لێ ئەگری ئەچیتە ناو ئەو خەیاڵە فراوانەوە ئەو دنیایەوە لە دەلاقەی تەنیا یەک بەیت شعرەوە ئەنجا ئەوە ئەگەیەنێ کە تۆ لە هەر سەردەمێکە شعرەکانی بخوێنیتەوە وا هەستەکەی کەم شعرە بۆ ئێستا نووسراوە یاخود وا هەستەکەی لەگەڵ ئێستەی خەڵک و گەل و وڵاتە ئاگونجێمە لە ڕووی ناوەرۆکەوە بەڵام ئەو ناوەرۆکە بەچی فۆرمێک دەربڕاوە ئەوە زۆر گرنگە چونکە زۆر جار فۆرمەکە کاریگەری هەیە لەسەر خوێنەر لەسەر ئینسان هەتاوەکو ئەوەی ناوەرۆکەکە بۆیە زۆر تەرکیز کراوە لەسەر فۆرمی شعری لەسەر چۆنیەتی دەربڕین و ڕیزکردنی وشەکان لەگەڵ یەکتریە تەنانەت ئێمە گەر بگەڕینەوە بۆ قورئانی ژەبینین قسەمان هەیە قوڕیش زۆریان کە بڕوایان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە قورئان نەبووە بەڵام زۆر کاریگەری قورئانیان لەسەر بووە خۆ لەگەڵ ناوەڕۆکەکەیە دژ بوون
ئەوان بڕوایان پێی نەبوو بەڵام ئەوە گەڕێتەوە بۆ ئەوەی ئەو فۆرمەی کە قورئان بەرجەستەی کردووە ئەو ناوەڕۆکەی پێ بەرجەستە کردووە فۆرمێکی کاریگەرە یعنی حتا وتویانە ئەوە جۆرێکە لە سحری وشە بەڵام بەفعلی کەسێک کە شاعرێکی لێهاتوو پێگەیشتوو بێ زۆرێک لە سحری وشە لە بەرامبەرەکەی ئەکا کاتێک کە قەسیدەیەک تەلیفەکە خودی ئینوستری جا من پرسیارێکمێ بەڵام پێشەوەی تۆ وەڵامم بیتەوە هاوکارانمان پارچە شعرێکی کۆساریان بەدەنگی خۆی بۆ ئامادە کردوین گوێبی سێبین و من پرسیارەکە ئەەکەمەوە دووبارە بەڵام تا چەند کۆساری سەرکەوتوو بووە لە ئاوێزانکردنی ئاین و نەتەوە و نیشتیمان دوایەوەی کە بینەری ئەو پارچە شعریە بووین وەڵام بەرەوە خۆشەویستان پێکەوە چینە لای بڕگەیەک کە هاوکارانمان ئامادەیان کردووە کە ویش شعرێکی شەید کۆساریە نیوە شەوە و دنیا کپە نیوە شەوە دنیا کپە جیهانی مادە ئێستاکە لە پشتێنێ بەرەژێر هەمووی مردووە شەوە و زەوی جل و بەرجی سەرخۆشی بە بەدەنیدا کردووە چونکە ڕۆژی نازەنینی بۆ چەند کاتێک ڕۆشت و وەفاتی کردووە شەوە و خەوتن لە ڕوخسارت لە دنیای بوون و نەبووندا بوونی نییە و بەر لەوەی ببێت مردووە شەوە و هەموو تیۆرێک چەنجی وەک ڕەنجی ڕەشی تۆیە بەس سیستەمێکە زیندووە و کافور ڕەنگە و لە ڕۆحی ڕووناچی بووە ئێستا شەوە و لەو بازارە ڕەش و برشەی بەس پاتاڵی ڕەش دەفرۆشن وریا نەبی پڕ بە خوستان پڕ بە کەللەی ڕەشی جیهان جلی ئاوریشمی زێڕکفت و کوتاڵی زیوید لێ دەکڕن ئێستاکە زۆر بازووی ماندوو تیغی تیژی مێشکی زیندوو ئاستی ژینیان پڕخەی هەوا هەڵمژینیان لە تەڵپەی بنی خەوتنە ئێستاکە خەنجەری بریقەداری زۆر کوردی بەتوانە هەڵکێشانی بەدەستی گڵاوی دوژمنە ئێستاکە زۆر پێشمەرگە هەن لەبەر تاریکی شەوە زەنگ چەشی دەستیان قۆناغی بەرەو دوژمنە ساتێک شەو ڕۆژدا دەهێنێ چۆڕێک ماست شیر دەمێنێ لوێچێک خوێن حەق وەدی دێنێ بایەکی توند بای بەتوانە خەو دەسڕێنێ و شەو دەمرێنێ و قورباران و تەم و مژ و جێشەڵ و کان دەڕەتێنێ و مانجی ژیرا و مانجی کۆت و زنجیر کرا و لە گەدەی چەوری هەژدیهای هەوری دڵڕەش دەردەهێنێ و زۆر وڵاتی پەرێشانی پڕشەوە ڕەش و تۆفانی وەک کوردستان بە خوێنی دادەگیرسێنێ ڕێداری تۆم هەڵوەدامە و یەکجار بێناس وەکو هەنگێشی لانەواس تینووی گوڵاوی چاوی تۆم چۆن ئەو ئەوینە پاکانە بەبێ یەکتر مەدار دەکەن ئۆخژن دەگرن ماسی بێ ئاو لێوی خامە بەبێ ڕوومەتی دەفتەر و گۆنای درەخت بەبێ هەڵمی دەمی هەتاو من ڕێبوارم ئەتۆش ڕێگای من تینوم و ئەتۆش دەریای من پێشمەرگە و ئەتۆش لولەی چەشی بڕوای دکتۆر پێشەوەی بینەری ئەو دوو پارچە هۆنراوەی بین پرسیارێکم لێ کردی لەسەرەوەی ئایا کۆساری تا چەند سەرکەوتوو بۆ لەوەی توانی بێتی ئاین و نیشتیمان و با بڵین بابەتە نەتەوایەکان ئاوێزانکە ئەوە پرسیارەکەم ئەگەر لە ڕووی ڕەخنەی شەو لەسەر ئەو دوو پارچە شعریەکە قسێکت هەبوو ئەتوانی بیفەرمیتی وەڵاهی دەستخۆشەوە من خۆم کۆمەڵک شوێنم دیاری کرده بوو کە وەکو نمونە بهێنمەوە یەکێک لەوانە و قەسیدەی مانگگیرانەیە قەسیدەیەکی دوور و درێژە یعنی نەفەسێکی شعری درێژی هەیە لە کۆساری کۆمەڵێک بابەتی زۆر ئەهێنێ لە خەیاڵیا کۆمەڵێک وێنەی
شعری جوان دروست ئەکا کە هەمویان ئەچنەوە سەر یەک ڕێگا. مەسەلەی تێکەڵکردنی ئاین و نەتەوە و خاک و نیشتیمان ئەوانە بابەتی شعرین کە لە سەردەمە جیاوازەکانە بە شێوەی جیاواز لەناو شعرا دەرکەوتون. بەس ئەوەی کە ئەو کردوێتی طبعا ئەو پەیوەندی بە ڕوئیا و بە جیهانبینی و ئیدراکی شاعیرەوە هەیە. شعر خۆی وەکو هونەر، هونەرێکی مجەڕەدە، ئەبستراکتە. ئەتوانین بڵێین قاوغێکە، قاڵبێکە کە شاعریەت ئەو قاغ و قاڵبە پڕ ئەکاتەوە بەو ڕوئیا و جیهانبینی کە هەیەتی. لەبەرەوە بینین شاعرێک کە مەسەلەن فکرێکی چەپی هەیە، ئەو فکری چەپە ڕەنگ ئاەتەوە لە ناو ناوەرۆکی شعریە، بەس کاریگەری لەسەر فۆرمی شعرەکەی نابێ، لەسەر وشە و لەسەر زمان و ڕیتمی شعرەکەی نابێ، بەڵکو کاریگەری هەیە لەسەر ئەو مانە و دەلالەتانەی کە ئەو ئەوێ بە شێوەی وێنەی هونەری دەری ببڕێ. جا کۆساری لەو کاتەیە توانیوێتی بەڕاستی ئەو ڕوئیا و جیهانبینی کە هەیەتی و یعنی تا ڕادەیەکی زۆریش دووربین بووە لەوەی کە توانیوێتی بابەتی ئاین و نەتەوە نیشتیمان و خاک لەگەڵ ئاین تێکەڵ بکە کە زۆرێک لە خەڵکی لەو کاتەیە لەوانەیە بڵێم ئێمە باسی ساڵی سەرەتای نەوەتەکانەکەین ئەو تێڕوانینەی نەبوو بێ، پێی وابوو بێ کە هەتا مەسەلەن تەیاراتی ئیسلامی بەوە تاوانبار ئەکران زۆر جار کە هەستی نەتەوایەتیان لاوازە، کار بۆ ئەوەکەن کە فکری ئاینی زیاتر زاڵوێ بەسەر فکری نەتەوایەتی. بەڵام بینین لە شعرەکانی ئەمە نەگە ئەو پارچەی کە هەبوو لە چەند پارچە شعری تریشە ئەمە گەر سەیری بکەین نەبینین هەستێکی نەتەوایەتی قوڵ لە ناخیا هەیە کە لەگەڵ هەستە ئاینیەکەیە تێکەڵ کراون و جۆش دراون و ئەو وێنە شعریانی لێ دروست بووە کە لەو شعرانەیە بین. یعنی تۆ سەیری ئەو دەربڕینەی بکەڵێ ئەم ئەوینە پاکانە چۆن بەبێ یەکتر مەدار دەکەن. یەکێک لەوە ئەڵێ لێوی خامە بێ ڕوومەتی دەفتەر و گۆنای درەخت بێ هەڵمی دەمی هەتاو. یعنی ئەوە وێنەیەکی زۆر جوانە کە خواستنی تایە لە ڕووی بەلاغەوە. لێوی خواستووە بۆ قەڵەم کە ئێمە هەمومان نەزانین قەڵەم شتێکی جەمادە، خۆی ڕوح لەبەر نییە، لێوی هەر نییە و هەروەها دەفتەر ڕوومەتی بۆ خواستووە لەبەر ئەوەی کە لێ و ڕوومەت هەمیشە خۆشەویستیەک هەیە لە نێوانیانە لە لای مرۆڤ. یعنی ئەتوانین بڵێین ئەوە تەکنیکێکە پێی وترێت تەکنیکی بە کەسکردنی شتەکان. ئەومان هەیە ئێمە لە ڕخنەی ئەدەبیە شتی جەمات، شتی بێڕوح و بێگیان شاعریان گیان ئەکا بە بەریە وەکو کەسێکی زیندوو هەست. مەسەلەن جاری وایە باسی شاخێکت بووە کاڵێ ئەو شاخە زۆر خەمبار بوو، زۆر ناڕەحەت بوو. مرۆڤ خەمبار و ناڕەحەت بەس سیفەتی زیندوی بەخشیوە بە شتێکی مردوو بێگیان. یان ئەوە تا ئەو کەسە کە ئەمەی کۆساری عنی لەو کاتەیە ئەوەیە پێدانی کۆمەڵک سیفەتی ئینسانی بە شتە بێگیانەکان و هەڵچ و کەوتکردن لەگەڵ یاناوەکەوەی کەشتی گیاندارن. لە هەردوو کیانە ئابینی دەم و لێو لەگەڵ ڕوومەتە، بەڵام کە ئەیخوێنیتەوە دوێنەی زۆر جیاوازن. لێوی خامە بێ ڕوومەتی دەفتەر و گۆنای درەخت بێ هەڵمی دەمی هەتاو. یعنی هەمان کەرەستە بۆ دوشتی بێگیان بەکاری هێناوە، بەڵام توانیوێتی وێنەیەکی شعری جوان ببەخشێ کە ئێمە ئەیخوێنینەوە. یعنی ئەو قسەیە زۆر جیاوازە لەگەڵەوەی بڵێ هیچ کاتێک قەڵەم و دەفتەر بەبێ یەکتری هەڵناکەن. ئەگەر ئاوا بیڵی ئەوە قسەیەکی یعنی سادەی ڕۆژانەیە، بەڵام بەو وێنە شعریە لەو خەیاڵدانە جا ئەوەی کە گرنگە باسی خەیاڵم کرد. خەیاڵی شاعر زۆر گرنگە کە چی ئەخوازێ بۆچی. ئایا ئەو لێوە کە بۆ نوکی قەڵەم خواستویەتی لەگەڵ ڕوومەت بۆ دەفتەر چەند لەیەکەوە نزیکن، چەند گونجاوە. شاعری وا هەیە ئەو خواستنە بەکار ئەهێنێ، بەڵام سەیرەکەی لە شوێنی خۆیان نییە کە تۆ گوێ لێ ئەبێ هەستەکەی ئەم دووشتە دوورن لە یەکتریەوە، ناگونجێن بۆ یەکتری. بەڵام ئەوانەی ئەو کە وێنەکانی پێدروست کردو ئەو کەرەستانە هەمووی کەرەستەی ئاسایی وێمە هەمومان نەزانین لێو چییە و ڕوومەت چییە و دەفتەر چیە و قەڵەم چییە، بەس کۆکردنەوەی ئەو شتانە بەیەکەوە گرنگە. ئەوەیە کە شعر جیا ئەکاتەوە لە قسەی ئاسایی و لە ناشعر. زۆر باش کاک دکتۆر باس لە ئەزمموی شاعر کردووە لە شاعیرەکات کە پەرە بە توانای خۆی پەرە بە شعرەکانی بدات. ئەو لەو سەردەمەدا کە ژیاوە بۆی کە
شەڕی ناوخۆش بوو لە واقعەیە بووە و لەگەڵیشیدا ئەزمونیشی بەم شێوازەنەوەکە خۆت ئاماژت پێکرد بەڵام هۆکار چییە ینی بەوەی کە نووسینەکانی ئێستش لە وشەسازیە لە زمانەوانیە ینی زۆر کوردی پەتین ینی لە کاتێکدا و سەردەمەش وشەی عەرەبی زۆر زاڵ بووە لە نووسینە لە خوێندنە ئەو بۆچی ئەگەڕێتەوە؟ وەڵاهی ئەوە گەڕێتەوە بۆ پێکهاتەی فەرهەنگی ئەو شاعیرە ئەوە زۆر گرنگە. شاعیر یەکێک لە هۆکارەکانی شاعیربوونیشی ئەوەیە کە پێویستە فەرهەنگێکی وشەی فراوانی لە زمانی خۆیان لەبەردەستا بێ چونکە معنە وەکو کە ڕەخنەگران باسیەکەن لە زەینی ئینسانە زۆر فراوان و زۆر گەورەیە جیهانێکی زۆر گەورەیە چڕکردنەوەی ئەو معنایە لە کۆمەڵە گوشەیە زۆر گرنگە کە تۆ بتانی ئەو دنیا فراوان و دنیا گەورەیە بهێنی بیخیتە قاڵبی کۆمەڵێک گوشەوە و زەرەر نەگەیەنێ بەو جیهانە فراوانە. اینجا ئەوە ئەگەر شاعیر فەرهەنگێکی وشەی گەورەی لە ناو زمانەکەی خۆیان بەدەست نەبێ ئەو کاتە وشەکانی دووبارە ئەبنەوە بۆ معنای جیاواز یاخود ئەوە تا کۆمەڵێک وێنە و کۆمەڵێک وشە ئەهێنێ کە پێشتر خەڵکی بیستویەتی. گرنگی شاعیر لە چیایە کە ئێستا ڕەخنەباز لە تێکشکاندنی ئاسۆی بیرکردنەوە یاخود ئاسۆی چاوەڕوانی من و تۆی گوێگر یاخود خوێنەر بۆ شعری کەسێک کە قەسیدەیەک ئەخوێنینەوە یاخود گوێی لێگرین چ چاوەڕوانیەکمان هەیە ینی پێمان وایە ئەو شاعیرە ئەوێ بڵێ چی ئەوە بنیاد لەسەر کۆمەڵێک شعر کۆمەڵێک قەسیدە تەجروبەی شعری شاعرانی پێش خۆی ئێمە ئەڵێن کە یەت شعر ئەخوێنێتەوە ئەبێ ئاوا بڵێ فڵان کەس بەس شاعری بەتوانە و ماهر ئەو ئاسۆی چاوەڕوانی من و تۆ تێگەشتێنێ شتێکی تر ئەڵێ کە من تۆ بیرمان لێ نەکردوێتەوە ئەو واکە کە وروژان لە لای گوێگر و لە لای بیسەر و خوێنەر بۆ شعرەکانی ئەو کەسە دروست بێن. جا ئەوە گرنگیەکەی لە چیایە لەوەیە کە ئەو کۆمەڵە گوشە ئەهێنێ پێمان وانییە من و تۆ کە ئەو وشەیە ئەو شاعیرە بیهێنێ لەگەڵ شتێکی ترە بەیەکەوە کۆی کاتەوە. ئەوە پەیوەندی بەوە هەیە ئەو مەخزوونە یاخود بڵێن ئەو باگراوندە زمانەوانی کە فەرهەنگی لە لای ئەو شاعیرە دروست کردووە فەرهەنگێکی فراوان بووە وشەی زۆری لەبەردەستا بووە یعنی هەر ئەگەر سادەیەکینەوە شتەکە وەستایەک چەندێک وەستایەکی باش بێ ئەگەر کەرەستەی کەمی لەبەردەستا بێ تۆ خانوویەکی پێدروستکە مەسەلەن مەکتەبەیەکی پێدروستکە بینی کەرەستەکانی کەمە هەرەتوانێت شتێکی ئاسایی سادەت بۆ دروستکە کە هیچ سەرنج ڕاناکێشێ بەس کە کەرەستەیەکی زۆری لەبەردەستا بوو هەڵیە بژێرێ نقطەیەکی بەسیط پارچەیەکی بچووکی ئەوەنە ئەهێنێ لە شوێنێکا دای ئەنێ کە جوانێکی زۆر ئەبەخشێ بە هەمان شێوە شعریش هەروایە کە ئەو شاعیرە توانی لە ناو مەخزوونی فەرهەنگی خۆیە وشەی زۆری هەبێ یەکسەر لەو کاتایە کە شعرەکە تەجروبەی شعریەکەی بۆیەت وشەی جوان ئەهێنێ لە شوێنێکا دای ئەنێکە بێتە مایەی سەرسوڕمان و وەکو ئاڵێت تێکشکاندنی ئاسۆی چاوەڕوانی خوێنەر و گوێگرەکانی. دەستخۆش بێت چەندە کاتی تەورەکە تەواو بۆ بەزمون پێم باشە ئەگەر هەموو لای ڕازی بین چەند دقەیەک لە تەوەری سێم قرسکەین بۆم تەورێک کاکدانێت چەند پرسیارێک ماوە بەست هەوڵ بە کورتی وەڵامان بێتەوە سپاس دەکەین. پێگەی هەژاران و بێنەوانیان لە شعرەکانی کۆساریات چۆن بۆ لە چه ئاستێکا بووە؟ زۆر وەکو ناوەڕووکی شعری حزورێکی زۆری هەیە لە ناو شعرەکانی ئەوە ئەگەرچی خۆی وەکو کەسایەتی و ئەوانات وەکوی بزانم لە ڕووی مادیەوە ژیانیان باش بووە بەڵام ئەو نوێنەری هەموو کۆمەلگا بووە لە ڕووی دەربڕینەوە لەبەرەوە ئەوە زۆرینی کۆمەلگاژ دایمەن هەروایە یعنی لە چینی هەژاران و خەڵکانی کەم دەرامەتە ئەوە حزورێکی زۆری هەبووە لە ناو شعرەکانیە و وێنەی جوانی زۆری دروست کردووە کە ئێمە ڕەنگە نەتوانین ئێستا نمونەکەی بینینەوە. دکتۆر لە بابەتی ڕخنای خۆ دەزانی لە شعرە پێ هەڵدانی ژێ و ڕخنەژەیە جەنابەت وەکو ڕخنەگرێکی با بڵین ئەکادیمی لەسەر شعر و بابەتە ئەدەبیەکان شعرەکانی کۆساری بەڕاست هەر ستایشیان بەسەرا کراوە و هەر ستایش کراون یان ڕخنەشی لێگیراوە بە بڕۆی تۆ کامیان زەڕورە
ستایشیان بکرێیان ڕخنەشی لێ بگیرێ بۆ شعرەکانی ئەو ئەکەوێتە سەر ئەوەی تۆ چ منهەجیەتێک چ ڕێبازێک بەکار ئەهێنی بۆ لێکۆڵینەوە لە شعرەکانی ئێمە منهەجی جیاواز و جۆرا جۆرمان هەیە مەسەلەن بنیادگەریمان هەیە بەس ئیش لەسەر زمانی دەقی شعریەکە ئەسڵەن ناچێ بەلای شاعیرەکە شاپی وایە شاعیر ئەڵێ لە کاتێکە کە دەق لە دایکە بێ شاعیر ئەمرێ تۆ بێ ئیش لەسەر دەقی شعریەکەی بکەی وەکو زمان منهجی ترمان هەیە مەسەلەن ئێستا تازەترین ڕێبازی لێکۆڵینەوەمان هەیە کە ڕێبازی ڕخنەی کولتوریە ئەو ڕخنەی کولتوریە زۆرتر ڕخنە ئەگرێ بەڵام ڕخنە لە چی ئەگرێ لە ناوەڕۆکی ئەو شعرانەی کە هەیە بەڵام ڕخنەی ئەدەبی بە هەموو منهەجەکانی تا پێش ڕخنەی کولتوری زۆرتر ئیشکردن بۆ لەسەر جوانیەکانی شعر تا ناشرینیەکانی شعر مثلا سقفێکی جەمالی جوانیان داناوە و تویانە هەر شاعیرێک نزیک بووەوە لەم ئاستا ئەوە شعرەکانی شعری بەهێز و جوانە بەڵام ڕخنەی کولتوری هاتووە ئێستا ڕخنە ئەگرێ لەو نەسەقا یاخود لەو شێوە دەربڕینانەی کە ڕنگدانەوەی کۆمەلگایە بۆ نمونە لە کۆمەلگایە شتێکی خراپ هەیە وەکو زاهیرە و دیاردا لە ناو شعریشا بە هەمان شێوە بوونی هەیە جا ئێمە ئەگەر بەو منهەجە سەیری بکەین بەڵام بێگومان کۆمەڵێک شت هەیە کە شعرەکانی کۆساری گواستنەوەی ئەو واقع و کولتورە بۆ کە ئەو تایە ژیاوە لەبەرەوە ئەگەر ململانەیەکی سیاسی هەبوو بێ لە ناو شعرەکانی ئەویشا هەیە گەر ململانەیەکی ئایدۆلۆژی هەبوو بێ کە هەش بووە و ئێستاش هەیە لە ناو شعرەکانی ئەویشا بە ئاشکرا هەستی پێیەکە یعنی ئایدۆلۆژیای ئیسلامی زاڵە بەسەر شعرەکانیە وە لەو ڕوانگەیەوە ئەڕوانێ بۆ بەرامبەرەکەش باشە وەک دوا پرسیاری خۆم جوان ناسی لە شعرەکانی کۆساریە کە بابەتێکی گرنگە باست کرد لە چه ئاستێکا بووە يعني مەبەست لەوەی کە تا چەند خوێندنەوەی بۆ کراوە یاخود لە خودی شعرەکان لە خودی شعرەکانیە ئاستێکی زۆر باڵایە بە تایبەتی وەکوتم قۆناغی دووەمی شعرنووسینی کە قۆناغی بەخشانە شعر و شعری ئازاد بووە لە بەرچاوگرتنی هەردوو فاکتەرەکەی کەوتم یەکەم تەمەنی خۆی دووەمیشیان قۆناغی شعری کوردی لەو سەردەمایە ئەگەر تۆ سەیری بکەی بە سەردەمی خۆی وە چاوی سەردەمی خۆی بەڕاستیە بینی شعرێکی زۆر جوان بۆ لەو سەردەمەیە هەبووە زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر ئیسماعیل بەرزنجی پسپۆری ڕخنەی ئەدەبیە خوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە من دوومان کرد